ئەم یاری ئێمە بەڕاستی هەڵەیەکی تەکنیکیمان ڕوویا کۆمەڵی یاریزانمان تاخیر بوون لە ئامادەبوون لە یاریەکە بە هۆکاری امتحان و ئەوە تەسەری لەسەر شەوتی یەکەم یاریەکەمانە بوو. شەوتی دووەمی متوانیمان یاریەکە ڕاگرین، بەڵام کۆمەڵی هەڵە کرا بەڕاستی بە تایبەتی لە گۆڵەکانە گۆڵی مفاجە و گۆڵی دەگمەن بوو لە ئێمە کرا. بەگینایوەکو یاریکردنە شەوتی دووەمی متوانیمان یاریەکە بینەوە. بەرحەڵ ئەمانە ناکرێت بە بیان و بەڵام هەمومان نەزانین ئاستی دارایی و توانای دارایی ئەمیانانە لە یەکەوە جیاوازن. ئێمە ئەوە نەمان پێکرێکە دامی ئەم یاریزانانە و ئەم یاریزانانە یاری پێ بکەین و کۆیان بکەینەوە و بەیەکۆبین. ناتوانین کۆمەڵە شتی زیادە بکەین کە لە ئاسیانە و لە ڕووی داراییەوە بەڕاستی نەتوانین جێبەجێ. سپاس بۆخوای گەورە لە ئاسیا زانەکان زۆر ڕازی بوو. من هەر یاری پێشووتیش ڕازی بووم یاری کە دۆڕاشین یەک بەسەر بەسریانی نوێ هەر ڕازی بووم لیان. ئەمڕۆ زیادە خۆیان سەلمان کە یعنی یاریزانەکان لەخوا بەزەوی ئاسێکی زۆر باشیان هەیە. یعنی زۆر لیان ڕازیم و سپاس بۆخوا قەرەبووی یاریگەی پێشووتیشمان کردو.